بإذني برز كاكسرو قادر رئيس أنشتو دكتور هاشم دكتور نارين وهمو هاوكارانم بناوي أنشتوي توجينا ووقش بيدان كردستان بخيراتني همو لايكتان دكتور أمنا وسيني كرد نجادة برپرسی پروگرام كاني أنشتو أنشتوي توجينا ووقش بيدان حولكي جدية بو أوكا بتواني لسر بنماي ليكولينا وو كاري جدي فكري ولام بدوز دوا بو برسكاني ولاتا كمان يكلا بربري فشتي كاركان من أو سيميناراتنا وخوي خومانا كتقريبا مدلكي تازية بو باس ومناقشة جدي وبوكا لو مناقشاتنا دا سركوتوبين يكجار زور پيوستيمان بحضورو بجداري ايوي بريسيا هیوادارین او حولك اما داومانو دستمان پیکردو بکاری انشتو ببتا نمونیک و زور ناوندی پیکاتنی زور ناوندی لیکولی نوی دیکا که بتوانین بارک دسرشانی او کارا پرسانی ولاتمان هربین لو سمیناراتان دا حول دی هندي كاس لميديا كارانش دعوت كين بكو تشاودير بتوانن تشاوديري او كان لو انشتو دا سيدا گزره مناقشات كان چونن وفاشان بو خويان بتوانن كالكلي ورك شعاري اساسي انشتو ايما اويكا ببتا پردك لبيني زانستو سياستو خلق بمعنى بيري كشتي ولات پرسی او رومان او مسئله که اصطلاح همون میدیا کانی کردستان دا باز دکره لسیاستی کردی دا پرسی کی اکتویلا اوش انجمانی دانستان دی نیوان کردستان عراقا دو برز بجداری مناقشه بجداری سرکی او مناقشه یکی از جنابی دکتر صالح عمر عیسی مامۆستا لە زانستە سیاسیەکانی زانکۆی سەلاح الدین هەروەها بەڕێز جنابی کاک حاکم ڕزگار محەممەد ئەمین ئەندامی پێشووی پارلمان ئەندامی دادگای تەمیزی هەرێمی کوردستان ئەو کۆبوونەوەیەمان مەبەستێکی زۆر کۆنکرێتی هەیە کە بەڕاستی بتوانین پرسیاری زۆرێک و پێک لەسەر ئەم دیاردەیە دەستنیشان بکەین و بە بەشداری ئێوەی بەڕێز بتوانین وەڵام بۆ ئەو پرسیارانە بدۆزینەوە بە جۆرەی توانەمان لەو ماوە کورتەدا. پاش ئەوە کە بەڕێزان بابەتی خۆیان پێشکەش کرد دەچینە سەر ئەوە کە ئەگەر پرسیاری کۆنکرێت هەبێ پرسیارەکان وەرگرین پاش ئەو دەوری پرسیارانە دەچینە سەر مداخلات و وەرگرتنی ڕایی ئێوەی بەڕێز. جارێکی دیکەش گەلێک بەخێر بن هیوادارم کۆبوونەوەیەکی سوودمەندمان هەبێ بتوانین یارمەتی دەربین بە یارمەتی ئێوەی عەزیزەوە بۆ چارەسەری یان دیتنەوەی هێندی لە وەڵامەکانی ئەو پرسیارانە کە هەمانە لەسەر ئەو بابەت. جا ئێستا بەڕێزان دەتوانین دەست پێ بکەیت چۆن ڕێک دەکەون. پێشێکی زۆر سپاس بۆ ئەنستیتیۆی توێژینەوە و گەشەپێدانی کوردستان کە مەوزوعێکی زۆر گرنگی
دیار کردووە و ئەم دەرفەتەی ڕوخساندووە کە ئێمە بتوانین لێرەدا ئەم سمینارە یان ئەم توێژینەوە پێشکەش بکەین و زۆر سپاسی خوشک و برانی ئامادەبووی بەڕێز دەکەم. حقیقەتەن ئەنجومەنی دانوستاندن لەگەڵ بەغدا مەوزوعێکی زۆر گرنگە و فکری جیاواز هەیە لەسەری بە هیچ شێوەیەک ئێمە نەک لێرە لە هیچ جێگایەکی دنیادا نییە کە سەبارەت بە شتێک یەک فکر هەبیت. ئەگەر دوو مرۆڤ هەبیت پێم وابی حتمەن فکری جیاواز دەبێت، بەڵام ئەمەی کە گرنگە پێویستە کە لە ناو فکرەکانی جیاواز باشترین مکانیسم باشترین چشت بێتە هەڵبژاردن بۆ ئەوەی کە بتوانێتن لە بارودۆخی ئێستادا خزمەتی هەرێمی کوردستانی پێ بکرێت. فکرەکانی جیاواز بە شێوەیەکە کە خەڵکانێک دەڵێن ئەو ئەنجومەنە هەر پێویست نییە هەبیت، خەڵکانێک دەڵێن کە ئەم ئەنجومەنە پێویستە هەبیت، خەڵکانێکی تر هەنە کە دەڵێن ئەم ئەنجومەنە ئەگەر هەبیتن بە چ شێوەیەک بیت؟ ئایا بە شێوەیەکی پارلەمانی بێتن؟ ئایا بە شێوەیەک بێتن کە لە ژێر دەسەڵاتی سوڵتەی جێبەجێکردندا بێتن یان چۆن بیت؟ ئەمە فکرەکانی جیاوازن کە سەبارەت بەم ئەنجومەنە هەیە. لێرەدا ئێمە محاوڵە دەکەن بە شێوەیەکی زانستی بە دوور لەوەی کە سەر بە چ فکرێکی سیاسی بێیان فکرەکانی سیاسی بە چ شێوەیەک بێتن هەوڵ دەدەین لە ڕوانگەی زانستی سیاست بەپێی واقعی کوردستان، واقعی عێراق و واقعی جیهان و یاساکانی هەرێمی کوردستان خوێندنەوە بۆ ئەوە بکەین کە بە چ شێوەیەک ئەم ئەنجومەنە بێتە دامەزراندن کە خزمەتی هەرێمی کوردستانی پێ بکرێت. ڕای من یان پرسیاری سەرەکی کە لێرە دامدایە بۆ ئەم توێژینەوەی کە من دامنا بەو شێوەیە ئایا ئەم ئەنجومەنە دەتوانێت بەرگری لە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان بکات؟ گریمانەی کە دانراوە بۆ ئەمە لەوەدایە کە بەپێی بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و جیهان ئەگەر بە شێوەیەک دابمەزرێت کە بتوانیتن زۆرینەی لایەنەکانی سیاسی لەگەڵ یەکتر کۆ بکاتەوە دەتوانێت خزمەتێکی یەکجار زۆر بە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بگەینیت. بەس لێرە لەگەڵەوەی کە دابمەزرێت یان دانەمەزرێتن لە ڕای من ئەگەر بە شێوەیەک بێتە دامەزراندن کە لە بەپێی واقعی هەرێمی کوردستان بتوانیتن حاڵەتێکی یەک دەنگی دروست بکاتن دەتوانێتن لە بەرژەوەندی هەرێمی کوردستان دابێت. بەڵام ئەگەر نە بە شێوەیەکی تر بێتن کە نەتوانێتن ئەو یەک دەنگیە دروست بکاتن بە تاکید ناتوانێتن کە کاریگەریەکی ئیجابی هەبیتن. لێرەدا گۆڕانکاریەکانی ناوخۆی هەرێمی کوردستان کە ئێمە بەحث بکەین لەبەر گۆڕانکاریەکانی ناوخۆی هەرێمی کوردستان پێویستە ئەو ئەنجومەنە هەبیت بوو. ئێمە لەم حرەکەتەی ئەخیری کە دیتمان لە نێوان ئەوەی کە ئایا متمانە لە نووری ماڵێکی بستێنرێتەوە یان نەسێنرێتەوە دەسەڵاتی سیاسی کوردی بە شێوەیەکی گشتی یەکدەنگ نەبوو. نەک تەنیا ئۆپۆزیسیۆن و یانی دەسەڵات بەحسەکە هەتا لە نێوان خودی پارتی و یەکەتیش کە ئەمە حیزبی هاوپەیمان بوون دیار بوو کە یەک هەلویستیەک لەناو پرۆگرامەکاندا نەبوو و ئەمە نیشانەیەوە بوو کە بە شێوەیەک یعنی حاڵەتی یەکڕێزی لە نێوان خاڵەکانی ئستراتیژیکدا بە دیار نەکرا ئایا متمانەی لێ بستێنرێتەوە یان ئەندام پاڵمانێک سەفەری کردووە و نەگەڕایتەوە. خۆی ئێمە دەزانینەوە ئەسلوبەکانی دیپلۆماسیە یعنی بەکاردێتن زمانەکە بەکاردێ بۆ ئەوەی کە هەردوو لایەن بێتە ڕازیکردن. بەڕاستی یعنی لە شتەکانی بەرژەوەندی نەتەوەیی هەردوو لایەن لە ڕازیکردن هیچ معنایەکی نییە. دەبێت مووقفەکان دیار بیت یان مووقفی گۆڕان بە شێوەیەک بوو کە بەحسی لەسەر دەکرد کە بەڵێ من ئاگام لە پرۆگرامەکان نییە یان بە شێوەیەکە کە ناو پارلەمانی عێراقدا بەو شێوەی ئامادە نەبوون کە لەگەڵ لایەنەکانی تر حاڵەت بە شێوەیەک بێتن کە ئەمە ئیمزا بکەن. بەهەرحاڵ
ئیمزا هۆکارەکانی چ بووە یا بە چ شێوەیەک بووە ئێمە بەحث لەسەر ئەمە ناکەین بەحث لەسەر ئەمە دەکەین کە ئێمە چ بکەین کە بتوانین یەک هەڵوێستی دروست بکەین چونکە ئێمە باش دەزانین کە یەک هەڵوێستی نەبووە بەحسەکەی ئێمەش لێرە لەم نوقتەدایە کە بە چ شێوەیەک بتوانین دکتۆرینی کوردی دروست بکەین دکتۆرینی کوردی کە ئێمە دروست بکەین بەو شێوەی دەبی بێتن کە نەک ئەوەی فکری سیاسی نەفەرێک بێت یان فکری سیاسی کەسێک بێت دکتۆرینی کوردی بە شێوەیەک دروست دەبێت کە هەندێک شت هەنە لە بەرژەوەندی گەلی کوردایە ئەگەر لە مناڵێک بپرسی دیارە ئەگەر لە شەخصێکی سەرشەقام بپرسی دیارە ئەگەر لە مامۆستایەکی زانکۆش بپرسی دیارە چ شتێک لە بەرژەوەندی کوردایە پێویستە ئەم شتانە ئێمە بتوانین وەکو حاڵەتێکی دکتۆرین درستی بکەین نەک حاڵەت بەو شێوەی بێت کە فکری سیاسی بێت یان تئۆری سیاسی بێت یان بیرروباوەڕی سیاسی بێتن چون ئەگەر لەسەر فکری سیاسی ئێمە کار بکەین بەڵێ فکرەکانی سیاسی جیاوازن بەڵام کاتی کە دێینە دەناو دکتۆرینی سیاسیدا دەناو دکتۆرینی سیاسی چەند خاڵ ئێمە لێک کۆ دەکاتەوە کە ئێمە ناتوانین لەم خاڵانە دەربچین بۆیە واقعی کوردستان پێویستی بە دروستکردنی دکتۆرینێکی بەرژەوەندی کوردی هەیە کە بەداخەوە هەتا تازە دەناو هەرێمی کوردستاندا نییە لەبەر ئەم واقعە پێویستە کە ئەم ئەنجومەنە هەبێتن لەبەر بارودۆخی ناوخۆی عێراق ئێمە دەزانین عەقلیەتێکی شوێنیستی دەناو عێراقدا هەیە مەسەلە بە هیچ شێوەیەک نووری ماڵکی یان ئەیاد ئەلاوی یان جەعفەری نییە هەر کەسێکی کە حکم دەکاتن لە عێراق حاڵەتێکی شوێنیستی عەرەبی هەیە مەحاولە دەکاتن بە هەر شێوەیەک بێتن کە ئەم دەستکەوتانەی کە گەلی کورتەیەتی بچەوسینیتەوە جا بە شێوەکانی جۆرا و جۆر مەحاولە دەکرێتن یەک لەوانە کێشەی ناوچە دابڕاوەکان کە حکوومەتی ناوەندی عێراق بە هیچ شێوەیەک ناوێتن لە ڕێگای یاساییەوە ئەمە جێبەجێ بکات ئەمە وازەها ئیتر کە کێشەیەک بە ڕێگای یاساییەوە جێبەجێ نەکرێتن پێویستە بیر لەوە بکەینەوە کە ئەو کێشە بە چ شێوەیەک جێبەجێ دەکرێت ئەم کێشەیە ڕێگای تر دەگرێتن کە ڕێگای سەربازیە تند و تیژیە و حکوومەتی نووری ماڵکی بە هەموو شێوەیەک محاولە دەکاتن کە باڵانسی سەربازی یان هێزی سەربازی بگۆڕێت بەکڕینی فرۆکەی F-16 لە ئەمریکا لە رووسیا لە چێک بە شێوەکانی جۆرا و جۆر خۆی تاقی دەکاتەوە کە دەیبێتن خۆی بەهێزتر بکات ئەمە واقعەکە کە بە پێی کات هەرچەند تێپەڕیتن ئەم واقعە زیاتر دیار دەبێتن بۆیە واقعی عێراقش ئەمە بەمە دەڵێتن کە پێویستە کورد حاڵەتێکی یەکگرتووی هەبێتن ئەگەر حاڵەتێکی یەکگرتووی نەبێتن هیچ لایەنێکی سیاسی نییە کە تەسەوەر بکاتن ئەم لایەنە زەرەر دەکاتن لایەنی تر قازانج دەکاتن کاتی کە بەحسی بەرژەوەندی نەتەوەیی دێتەکردن یان هەمومان قازانج دەکەن یان هەمومان دەدۆڕێنین گەمەی سیاسی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە مانای نییە گەمەی سیاسی بە شێوەیەک بێتن کە لایەنێک بتوانێت ببەتەوە لایەنێک بتوانێت بدۆڕێنیتن لە لایەنێکی قەزیە کوردە لە لایەنێکی تر عەرەبە گەمەکە بە شێوەیەکە کە عەرەب دەیوێتن بە هەر شێوەیەک بێتن ببەتەوە لایەنی تر کورد دەبێتن کە بە هەر شێوەیەک دەبێ حەوڵ بکاتن ئەگەر نەژبەتەوە بەڵام نەدۆڕێنیتن جا بۆیە ئەم واقعەش بە ئێمە دەسەلمینیتن کە پێویستە بە هەر شێوەیەک بێتن ئەم ئەنجمەنە بێتە دامەزراندن بارودۆخی جیهانی کە زۆر گرنگە پێویستە ئێمە دەناو بارودۆخی جیهانیش بکەین کە بزانین سیاسەتی جیهانی بە چ شێوەیەکە ئایا سیاسەتی جیهانی لە بەرژەوەندی ئێمەدایە یان لە دژی ئێمەیە سیاسەتی جیهانی لە ساڵی 2003 کە ئێمە تەماشا بکەین دەتوانین بڵێن تاکو 2006 لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا بوو بە پێی گۆڕانکاریەکانی کە لەسەر ئاستی جیهانی دەکران کورد زۆر قازانجی دەکرد بەڵام ئێستا بارودۆخی جیهانی لە دژی بەرژەوەندیەکانی کوردە لەبەر چ یەکەمین تشتی کە زاڵە لەسەر ئاستی جیهانیدا قەیرانی ئابووری جیهانیە قەیرانی ئابووری جیهانی دنیا دەیوێتن کە بە شێوەیەک بێتن لەو قەیرانە ئابووریە ڕزگاری ببێت دنیا بە چ شێوەیەک لە قەیرانی ئابووری ڕزگاری دەبێتن بەو شێوەی کە نرخی نەوت ئەرزان بێت
نرخی نەوت کە ئەرزان بێتن ئەو کات لە بەرژەوەندی هەموو دەوڵەتەکانی تری جیهاندا دەبێتن بۆ سەلماندنی ئەم شتەی کە من بەحث دەکەم ئەوەیە من دراسەم لەسەر پەیوەندیەکانی ئەمریکا و هەرێمی کوردستان کردووە هەر لە ئەمریکا ماوە ینی نزیکە 1 ساڵێک ئێستاش ئێمە بە شێوەیەکی ورد دراسە لەسەر سەنتەرەکانی ئەمریکا دەکەین لەناو سەنتەرەکانی فکری و ئستراتژیکی ئەمریکادا ئەوەی بەحسی عێراق دێتەکردن یەک وشەیە عێراق تا ساڵی 2020 چەند بەرمیل نەوت بەرهەم دەینیت هەندێک لە پسپۆڕەکانیان بەحث دەکەن 9 ملیۆنە هەندێک دەڵێن 10 ملیۆنە هەندێک دەڵێن 11 ملیۆنە هەندێک دەڵێن 12 ملیۆنە بەهەرحاڵ بۆ ئێمە گرنگ نییە کە عێراق 9 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم دەینیتن یان 12 یان سەرتر ئەمە چ نیشان دەدات ئەمە نیشان دەداتن کە دەوڵەتی ئەمریکا لە دوای ئەمە نییە کە عێراق تا 2020 بەرەو دموکراسی دەچێت یانە لە دوای ئەوەیە کە دەناو عێراقدا چەند سەقامگیری دەبێتن عێراق چەند دەتوانێتن ئەم نەوتە بەرهەم بینیتن و زۆر لە پسپۆڕەکانی ئەمریکی بە شێوەیەکی زۆر ورد کە دراسەیان لەسەر ئەوە کردووە کە احتمالی هەیە نەوتی ئێران کمتر لێ بێتەکردن بە پێی داتاکانی کە هەیان بووە احتمالی هەیە بەهاری عەرەبی سعودیا بگرێتەوە سعودیا عەرەبی نەتوانێت بەو شێوەی نەوت بەرهەم بینیت احتمالی هەیە داواکاری بۆ نەوت زیاتر لێ بێتن تەنیا دەوڵەتی کە دەتوانێتن باڵانس دروست بکاتن لە نێوان نرخی نەوت لەسەر ئاستی جیهانیدا دەوڵەتی عێراقە و دەوڵەتی عێراق ئەو تواناییەی هەیە کە بینیتن بەرهەمهێنانی نەوتی خۆی زیاتر لێ بکات ئەمە سەنتەرەکانی فکری و استراتژیکی دەوڵەتی ئەمریکایە کە بۆ ئێمەیان وەکو عێراق داناوە و ئەمەش بۆ سەلماندنی ئەوە دەتوانین سەیری سیاسەتەکانی ئەمریکا بکەین ئەمریکا بە پێچەوانەی یاساکانی نێودەوڵەتی دەینیتن فڕۆکەی F-16 بە دەوڵەتی عێراق دەفرۆشید بە پێی یاساکانی نێودەوڵەتی دەوڵەتی ئەمریکا ئەو مافەی نییە حتا یەک دەبانجەش بە دەوڵەتی عێراق بفرۆشیتن نەکەوەی کە بینیتن فڕۆکەی F-16 بێ پێی بفرۆشیتن عێراق لە ژێر بەندی حەوتدایە لە ژێر بەندی حەوتبووندا بووە کە دەوڵەتی ئەمریکا لە ساڵی 90 هێرشی سەربازی کردە سەر دەوڵەت ڕژێمی بەعەس بە پێی یاساکانی نێودەوڵەتی هەر دەوڵەتێک کە لە ژێر بەندی حەوتدا بێتن مەترسی هەیە بۆ سەر ئەمنیەتی هەموو جیهان و پێویستە هەموو دەوڵەتەکانی تری جیهان هاوکاری بکەن بە شێوەیەک کە ئەم دەوڵەتە گوشاری لەسەر دروست بکەن یان هەتا ئەم ڕژێمە لەناو ببەن یان بە شێوەیەک بیتن کە مەترسیەکانی ئەم دەوڵەتە کەمتر بکەن خۆی ئەگەر خەڵکێکەیە بەحث دەکاتن دەڵێتن ڕژێمی سیاسی عێراق گۆڕاوە ئەگەر ڕژێمی سیاسی عێراق گۆڕابێتن ئیتر عێراق بۆ لە ژێر بەندی حەوت دەرنەچووە دەوڵەتێکی لە ژێر بەندی حەوت دابێتن پێویستە بە هەموو شێوەیەک گوشاری لەسەر بێت بەڵام بە پێی ئەمان یاسایە دەوڵەتی ئەمریکا فڕۆکەی F-16 پێ دەفرۆشیتن مەبەستی دەوڵەتی ئەمریکا چییە مەبەستی دەوڵەتی ئەمریکا دەناو سەنتەرەکانی تینتانکی ئەگەر دراسە بکرێتن ئەوەیە کە سەقامگیریەک هەبێتن بتوانێت نەوت بەرهەم بینیت دەرگاشی کردوتەوە بۆ عێراق ئەمە دەبێتە دەرگایەک کە دەوڵەتی عێراق بتوانێتن لە شێوەکانی جۆرا و جۆر بینیتن چەک بکڕیتن و ئەمەش باڵانسی تەوازنی هێزی پێشمەرگە و بە شێوەیەکی گشتی من دەتوانم بڵێم کە سپای عێراق تێک دەچیت ئەو کاتێکە سپای عێراق دەتوانێتن کە ڕوخسار یان وێنەی ڕاستەقینەی خۆی نیشانی هەرێمی کوردستان بداتن بۆیە لەبەر ئەم سێ فاکتەرانەی کە من بەحسم کرد پێویستە کە ئەنجومەن یان سیاسەتێک بێتە داڕشتن یان دکتۆرینێک هەبێتن کە کورد بتوانێت حاڵەتێکی یەکگرتووی هەبێتن ئەگەر کورد نەتوانێت حاڵەتێکی یەکگرتووی هەبێتن بەتاکید هیچ دەوڵەتێکی دنیا ئامادە نییە کە دیفاع لە کورد بکات کورد بە چ شێوەیەک دەتوانێتن بمێنێتەوە بەوەی کە حاڵەتێکی یەکگرتووی هەبێت با بینە سەر بەحسەکەی خۆمان بەحسەکەی ئێمە کە ئەم ئەنجومەنە بێتە دامەزراندن بە چ شێوەیەک بێتە دامەزراندن یان چه حاڵەتێکی هەبێتن بە قەناعەتی من پێویستە لە سەرەتا ئێمە بزانین کە پێناسەی ئەم ئەنجومەنە چییە پێناسەی ئەنجومەنە پێویستە بە شێوەیەک بێتن کە ئەم ئەنجومەنە تەنیا لایانی هەرێمی کوردستان بێتن کە ئەو مافەی هەبێتن لەسەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا یان کێشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا دانوستاندن لەگەڵ حکوومەتی ناوەندی و لایەنەکانی سیاسی تری عێراق بکات و لەسەر هەموو لایەنەکانی سیاسی هەرێمی کوردستان
پێویستە کە بڕیارەکانی ئەم لیژنەیە جێبەجێ بکات بۆ ئەوەی کە ئەم لیژنەیە لە کاتی دانوستاندنەکاندا قورسایی و هێزێکی زیاتری هەبێت و بتوانێت بەرگری لە مافەکانی گەلی کورد بکات بەرامبەر حکوومەتی ناوەندی بەغدادا. ئەمە بە شێوەیەک پێویستە کە لەو چارچێوە پێناسەیەک بێتەکردن کە بەم حاڵەتە بێتن بۆ ئەم ئەنجومەنە. دامەزراندنی ئەم ئەنجومەنە لە ڕوانگەی یاسایی یان سیاسی بە چ شێوەیەک پێویستە بێتن؟ بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە تەماشای سیستمەکانی سیاسی جیهان بکەین، ئێمە سێ جۆرە سیستمی سیاسیمان دەتوانین بڵێن هەیە. سیستمی ڕیاسیمان هەیە، پارلمانیمان هەیە، سیستمی تێکەڵاومان هەیە. ئەرکی سیستمی مثلا ئەرک دەناو سیستمەکانی پارلمانیدا و دەناو سیستمەکانی تێکەڵاودا و دەناو سیستمەکانی ڕیاسیدا ئەرکی گفتوگۆکردن، ئەرکی دیپلۆماسیکردن دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی دەچێتە دەناو سوڵتەی جێبەجێکردندا، ناچێتە دەناو سوڵتەی یاساداناندا یان ناچێتە دەناو سوڵتەی قەزایی یان دادوەریدا. سوڵتەی یاسادانان دیارە ئەرکەکانی بە چ شێوەیەکە کە دانانی یاسا و چاودێریکردنی مؤسساتی حکوومەت. ئەمە لە هەموو حتا لەناو سیستمەکانی پارلمانیشدا بەو شێوەیە، نەک تەنیا لەناو سیستمەکانی یاساداناندا. ئەرکی سوڵتەی دادوەریش کە دیارە بە چ شێوەیەکە پێویستە بە شێوەیەک دادوەری بکاتن بۆ ئەوەی کە عەدالەتی کۆمەڵایەتی بێتە بەرقەرارکردن، و سوڵتەی جێبەجێکردنە کە دەینیتن دیپلۆماسی و خزمەتگوزاری و بە شێوەیەکی گشتی کارەکانی ناو کۆمەلگا دەکاتن. بەڵام بەپێی واقعی کە دەناو هەرێمی کوردستاندا هەیە، ئێمە چ شتێک لە پێش بگرین کە بتوانین کۆی دەنگی دروست بکەین؟ ئێمە تەماشای سیستمەکانی جیهانی بە درستی ناکەین، چونکە ئێمە پێویستە واقعی هەرێمی کوردستان ببینین کە واقعی هەرێمی کوردستان چییە. لەناو واقعی هەرێمی کوردستاندا ئەمە واقعەکە کە کێشەکانی ئێمە لەگەڵ بەغدا یان بە شێوەیەکی گشتی لەناو خودی هەرێمی کوردستاندا هەندێک حاڵەت هەیە کە پێویستە ئێمە کار لەسەر ئەمە بکەین، یەک هەڵوێستیەک بێتە دروستکردن، بەڵام بەو مەرجەی کە تەداخولکردنی سوڵتە پێشنێت. ئەگەر تەداخولکردنی سوڵتە پێش بێتن، ئەو کات سیستمەکە دموکراسی نییە. پێناسەی دموکراسی لەوە نایەتەکردن کە بڵێن ئەم کۆمەلگا ڕیاسیە یان پارلمانیە یان تێکەڵاوە یان بە چ شێوەیەکە. پێناسەکەی بەوە دیتەکردن ئایا دابەشکردنی دەسەڵات بەڕاستەقینە هەیە؟ دابەشکردنی دەسەڵات بەڕاستەقینەش بەوە نییە کە سوڵتە ڕیاسی بێتن دابەشکردنی دەسەڵات نابێت، نەخێر بەو شێوەی نییە. ئەگەر ئێمە تەماشای دەوڵەتەکانی گرنگی جیهان بکەین، دەوڵەتەکانی گرنگی جیهان وەکو ئەمریکا و فەڕەنسا سیستمی سیاسیەکان سیستمێکی ڕیاسیە. دەوڵەتی بریتانیا سیستمی سیاسیەکەی پارلمانی نییە، سیستمی سیاسیەکەی سەڵتەنەتیە نەک پارلمانی. پس بۆیە سیستمی سیاسیەکەی بۆ سەڵتەنەتیە، لەبەرەوەی سەڵتەنەتیە کە لە ڕێگای سەڵتەنەتەوە دەتوانێتن حاکمی کانادا بێت، ئوسترالیا بێتن و یان وەکو خۆیان دەڵێن بریتانیا گەورە دروست بکاتن. لەبەرەوەیە کە ئەوان بەو شێوەی سیستمی خۆیان داڕێشتووە، جا بۆیە سیستمی سیاسی کوردستان ناتوانێتن کە بەو شێوەی بێتن کە سەڵتەنەتی بێتن وەکو بریتانیا یان وەکو لە دەوڵەتەکانی ئەمریکا یان دەوڵەتی فەڕەنسا. بە شێوەیەکی گشتی ئێمە پێویستە تەرکیز لەسەر ئەم نوقتە بکەین کە واقعی ئێمە چییە بۆ گفتوگۆکردن و دانوستاندن ئەو لیژنە چۆن دروست دەبێت. پێکاتە ئەو لیژنە بە قەنەعەتی من پێویستە کە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان، پارلمانی کوردستان و خەڵکانی پسپۆڕ لەم خەڵکانە پێویستە پێک بێت. بە چ شێوەیەک؟ بەو شێوەی پێویستە پێک بێتن کە بەپێی یاساکانی پارلمانی کوردستان یەکەمین شخصی هەرێمی کوردستان یان یەکەمین شخصی کە سوڵتەی جێبەجێکردنی دەدەستدایە چ کەسەکە؟ سەرۆکی هەرێمی کوردستانە. بۆیە پێویستە کە سەرۆکی ئەم لیژنەیە بە شێوەیەک بێتن کە سەرۆکی هەرێمی کوردستان بێتن. ئەندامەکانی بە چ شێوەیەک پێک بێنێتن؟ ئەندامەکانی وەکو جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان لەناو سەرۆکایەتی هەرێم ئەم کەسانە بێتن، و سەرڕای جێگیری سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانش دەتوانێتن ئەندام بێتن لەناودا. و سەرڕای ئەوە سەرۆکی هەرێمی کوردستان ئەو مافەی هەبیتن کە نوێنەرێک دیار بکاتن لە بەغدا، نوێنەرێک دیار بکاتن کە لە بەغدا بێتن، بەڵام ئەم نوێنەرەی کە دیار دەکاتن
پێویستە کە متمانە لە پارلمانی هەڵێمی کوردستان وەربگریت. بۆ ئێمە بەحث ناکەین کە ئەندامەکانی تر متمانە لە پارلمانی کوردستان وەربگرن، لەبەرەوەی بەحث ناکەین، چونکە ئەگەر کەسێک مەسەلەن ببێتە سەرۆکی هەرێمی کوردستان وەکو سەرۆک بێت، متمانەی هەموو خەڵکی وەرگرتووە، یان جێگیرەکەی ئێمە دەبینین کە متمانەی پارلمان وەردەگیرێ، یان وەزیرەکانی تر متمانەی پارلمان وەردەگیرێتن، کە ئەگەر متمانەی پارلمان لەسەر کەسێک نەبێتن، ئەم کەسە بە هیچ شێوەیەک ناتوانێتن ببێتە وەزیر یان مەنسەب وەربگرێتن لە مەنسەبەکانی سەرتر. بۆی کەسێک کە خەڵک متمانەی پێ بداتن وەکو ئەوەی کە ببێتە سەرۆک یان ببێتە جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان، پێویستە ئەمە بێتە قبولکردن. بەڵام ئەم نوێنەرەی کە سەرۆکی هەرێمی کوردستان دیاری دەکاتن بۆ ئەوەی کە مەشروعیەتێکی زیاتری هەبێتن، هەموو لە قبوڵی بکەن، پێویستە کە لە پارلمانی کوردستان ئەم کەسە متمانە وەربگرێتن. دەینە سەر حکوومەتی هەرێمی کوردستان. بەپێی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکە لە سوڵتەی جێبەجێکردن، لێرەدا پێویستە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانش ئەندام بێتن و لەگەڵ جێگیرەکەی. سەرەڕای ئەو دوو وەزیرش بەپێی کێشەکانی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەخدا هەیە، سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەتوانێتن دیار بکاتن، بەڵام بەو مەرجەی کە سەرۆکی لژنەکە ڕازی بێتن. لێرەدا دابەشکردنی کە کراوە 4 نەفەر لە سەرۆکایەتی هەرێم، 4 نەفەر لە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتن، حاڵەتێکی یەکسانی تێدا دەبێتن. پارلمان بە چ شێوەیەک بێت؟ ئێمە ئەگەر بەحث لەسەر ئەمە بکەین کە هەموو ینی حیزبەکانی هەرێمی کوردستان، ینی فکرێک لەوەی بێت هەموو حیزبەکانی هەرێمی کوردستان بێنە ناودا، ئێوە دەزانن لە ناو هەرێمی کوردستان زیاتر لە 30 حیزب هەیە، یان دەتوانین بڵێن نزیکەی 40 حیزب هەیە. 40 حیزب بێتە دەناو لژنەیەکی دانوستاندندا، ممکن نییە لژنەی دانوستاندن بتوانێت سەرکەوتن بەدەستبینێتن. ئەگەر لە ڕوانگەی تکنیکەکانی دیپلۆماسیەوە ئێمە سیر بکەن، هەرچەند ئەندامەکانی لژنە کمتر بێتن، هەرچەند لژنەکە کە بتوانێت بڕیار بە شێوەیەکی خێرا بڕیار بداتن، ئەم لژنە یان ئەم گڕوپە دەتوانێتن لە ڕوانگەی دیپلۆماسیەوە هێزێکی زیاتری هەبێتن، لایانی بەرامبەر ڕێزێکی زیاتری لێدەگرێتن لە کاتی گفتوگۆکردن و دیپلۆماسیکردندا. بۆیە پێویستە کە سەرۆکی فراکسیۆنەکانی پارلەمان ببنە ئەندام دەناو ئەو لژنەیدا بەمەرجێک، کە ئەم فراکسیۆنەی دەناو پارلەماندا ڕێژەیەکی دیاریکراوی هێنابێت. جا چ ڕێژەکەی ئێمە لە 5% دادەنین، 7% دادەنین، یان 10% دادەنین. یعنی هەر لایەنێکی سیاسی ئەگەر ڕێژەکەی بە لایەنی کەم لە 5% سەرتر هێنابێتن، ئەو کات ئەو دەتوانێتن سەرۆکی فراکسیۆنەکە یان ئەم فراکسیۆنە کەسێک پێشنیار بکاتن. ئەگەر ئەم کەسێک کە پێشنیار دەکرێتن ئەندامی پارلمان نەبێتن، پێویستە کە پارلمانش متمانە بەم کەسە بدات، یعنی ڕازی بێتن لەسەر ئەم کەسەی کە دیار دەکرێتن، دەتوانێتن ببیتە ئەندام دەناو ئەم ئەنجومەنەدا. خەڵکانی پسپۆر، خەڵکانی پسپۆر بە چ شێوەیەک دەناو ئەم سیستمەدا ئێمە کار بکەین جێگان بۆ بکەینەوە؟ خەڵکانی پسپۆر پێویستە لژنەیەک دروست بێتەکردن بە شێوەیەکی گشتی کە لە 25 کەس بێتە پێکهێنان، لە 25 کەس کەمتر یان زۆرتر، بەڵام بە شێوەیەکی معقول 25 کەس بێتن. ئەم 25 کەسە لەسەر بنەمای توانایی و لێهاتووی بێتن، نەک لەسەر بنەمای ئەوە بێتن کە سەر بە چه حیزبێکی سیاسیە یان بە چ شێوەیەکە، و بەلایانی کەمشە هەر کەسێکی کە دێتە دەناو ئەندامی لژنەکەدا پێویستە کە شەهادەکەی لە ماجیستر سەرتر بێت. ئەگەر دکتۆرا سەرتر بێتن خواوە باشتر. ئەم 25 کەسە بە چ شێوەیەک دابەش بێتەکردن؟ ئەم 25 کەسە دابەشی 5 لژنە ببێت و هەر لژنەیەک لەوانە 5 کەسی تێدا بێت. لژنەکانی کە دیار کراوە وەکو لژنەی سیاسی و دیپلۆماسی کە پێویستە 5 کەسی تێدا بێتن کە شەهادەکەیان لە ماجیستر سەرتر بیتن لە بواری سیاست و دیپلۆماسیدا. یان لژنەی یاسایی
لجنه یاسایی پێویستە کە 5 کەسی تێدا بێتن ئەم 5 کەسە شەهادەکانیان سەرتر بێتن لە ماجستر سەرتر بێتن لجنەی نەوت و غاز و مەوەدەکانی سروشتی لجنەی بەرگری بۆ لجنەی بەرگری بۆ ئەوەی کە زۆر لە خەڵکانی پێشمەرگەی بەتوانە هەنا کە خبرەیەکی زۆریان هەیە پێویستە ئەمە لەسەر بنەما و توانایی لێهاتی ئەو کەسە بێتن ئەگەر شەهادەی ماجستر سەرترشیان نەبێتن کێشەیەک نییە دەتوانێتن ئەوە هەبێت یان لجنەی تر لجنەی ئابووری کە لجنەی بسپۆڕیە ئەم کەسەش لە 5 کەس پێک بێتن کە شەهادەکانیان بەلایانی کەم سەرتر بێتن لە ماجستر ئەم لجنەیە خۆی بێتن تیمێک دروست بکاتن لە یعنی ئەنجمەنە یان لجنەیەکی تر دروست بکات لە 5 کەسی یعنی ئەم 5 کەسە کە لەگەڵ یەکتر لجنەی پسپۆڕیان پێکێنەوە هەر یەک لەمانە سەرۆکێکی هەبێت سەرۆکی ئەم لجنەیە یەک لە مەرجەکانی ئەوەیە پێویستە کە شەهادەکەی لە دکتۆرا سەرتر بێت بە پێی پسپۆڕیەکەی خۆی نەک ئەوەی کە شەهادەکی طب بینن بیکەنە ڕئیسی مثلا لجنەی سیاسی یان ئابووری یان شێوەیەکی تر پێویستە بە پێی لجنەی کە تێدا کار دەکاتن بە پێی اختصاسی خۆی شەهادەکەی ڕئیسەکەی لە دکتۆرا سەرتر بێتن و ئەم لجنە 5 کەسە دەگەڵێک تر کۆ ببێتەوە خۆشیان سەرۆکێکیان هەبێتن و سەرۆکی ئەم لجنەیە پێویستە ئەندام بێتن لە ئەم لجنەی دانوستاندن بەڵام ئەوانی تر نەک ئەوەیە کە مثلەن ئەندام بێتن تەنیا حاڵەتێکی ئیستراتیژیان هەبێتن بەڵام بە مەرجێک بەو مەرجەی کە پێویستە ئەو لجنەی کە گفتوگۆ دەکاتن دیالۆگ دەکاتن بە هەموو شێوەیەک هەوڵ بداتن کە ڕای ئەم پسپۆڕانە وەربگریتن یعنی ئەوە نییە کە لجنەکە حاڵەتێکی تەنیا ئیزافەی هەبێتن یان حاڵەتێک بێتن کە هیچ ڕایەکەی وەرنەگیرێتن زۆر کێشە هەیە نەک تەنیا لە ناو هەرێمی کوردستان بەڵێ نەک تەنیا لە ناو هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی لە هەموو جیهان بەتایبەت لە دەوڵەتەکانی ئەوروپی نەک دەوڵەتی ئەوروپی لە دەوڵەتی ئێران کە دەوڵەتێکی زۆر پێشکەوتوونیە تەنیا لە یەک سەنتەریوان کە سەر بە وزارەتی دەرەوەی ئێران بوو لە یەک سەنتەریان ئەو کاتەی کە من لەوێ بووم نزدیکی ساڵی 2003 و ئەمانە نزدیکی زیاتر لە 500 دکتۆری سیاسی تێدا کاری دەکرد لە یەک سەنتەریان لە دەوڵەتی ئێران کە دەوڵەتێکی زۆر پێشکەوتوش نییە 500 دکتۆر بە چ شێوەیەک لەو سەنتەرە کاریان دەکرد نزدیکەی 6-7 دکتۆریان لەوانە پسپۆڕ بوون لەسەر دەوڵەتی عێراق یان لەسەر دەوڵەتی سووریا یان لەسەر دەوڵەتی هەر دەوڵەتێک حتا لە کاتی گفتوگۆکردنی ئێران و ئەمریکا لە بەغدا کە کرا ئیتروانە بوو کە دەوڵەتی ئێران بیر لەوە بکاتەوە چ کەسێک بنێریتن بۆ گفتوگۆکردن ئەم کەسەی کە هاتە گفتوگۆکردن لەگەڵ دەوڵەتی ئێران گفتوگۆی دەکرد ئەو کاتەی کە قوتابی دکتۆرای عیلاقاتی دووەلی بوو لە زانکۆی تاران مەسئولی مەلەفی دەوڵەتی عێراق بوو دەناو ئەم سنتەرەی کە لە وزارەتی دەرەوەی ئێراندا بوو ئیتر ئەمە پێویست نەکرد هەموو زانیاری وردی هەبوو دەیتوانی کە بە چ شێوەیەک بینیتن دەگەڵ دەوڵەتی ئەمریکا گفتوگۆ بکاتن یان دەگەڵ دەوڵەتی ئەمریکا بە چ شێوەیەک گفتوگۆ نەکرێتن مەبەست لێرەدا ئەوەیە کە پێویستە لجنەکانی ئێمەش بەو شێوەی کاریان لەسەر بێتەکردن کە بە حاڵەتێک بێتن ڕعیەکانیان وەربگیرێت گرنگیان پێ بدرێتن نەک ئەوەی بێتن کە ئێمە هەندێک مؤسسە دروست بکەین و هیچ گرنگی پێ نەدەین بەپێی تەواوبوونی کات من مختصر ئەگەر ئەو بیتن ئەرکەکانی لجنەکەش ئەگەر ئەو بیتن تەنیا مختصر بەحس لەسەر دەکەم ئەرکەکانی کە ئەوەیە چەند ئەرکێک پێویستە کە هەبیتن ئەم لجنەیە یەک ئەم لجنەیە ئەرکی دانوستاندنی نەتەوەیی هەرێمی کوردستان و بەغدا لە ئەستۆ بگرێت دوو پێویستە بڕیارەکان بە شێوەیەکی لجنە یان ئەنجومەنەکە دەربچێتن نەک بە شێوەیەکی یەکلایانە سێ بە هیچ شێوەیەک نابێتن ئەم لجنەیە تەنازل لە جێبەجێکردنی مادەی 140 بکات ئەمە وەکو هێڵێکی سۆرە مافی ئەم لجنەیە نییە کە گفتوگۆ لەسەر ئەمە بکاتن بە هیچ شێوەیەک چوار نوێنەری سەرۆکی لجنەکە یان نوێنەری لجنەکە لە بەغدا پێویستە کە دەگەڵ هەموو ئەندام پارلمانەکان و ئەم کەسانەی کە منسەبیان لەسەر حسابی کورد لە هەرێمی کوردستان وەرگرتووە
پەیوەندیەکی تەواوی هەبێتن بۆ ئەوەی بتوانێتن کە یەک هەڵوێستی و یەک ڕێزی لە نێوان ئەم کەسانەی کە مەنسەبیان وەرگرتیە و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکەن. نابێت ئەم ئەقلیەتە هەبێتن ئێستا بڵێ من وەزیرم بەرژەوەندی خۆم تێک نادەم و یان ئەندام پارلەمانم بەرژەوەندی خۆم تێک نادەبوون لەبەر ئەم شتانە، یعنی بۆ ئەوەی بەرژەوەندیم تێک نەچێت سیاسەتێکی نەرم لە بەرامبەر دەسەڵات لە پێش بگرم. نوری مالکی زۆر زیرەکە بە تکنیکەکانی جۆرا و جۆر توانێتی ئەندام پارلەمانانی ئێمە ڕازی بکات. من ڕێزم بۆ هەیە کە پێشتر پارەی حیمایەک 500,000 وەردەگیرا ئێستا 1,5 ملیۆن پێدەدات. 30 کەسی کە پێشتر بۆی دادەنا کە 30 کەس ئەوە کە 500,000 دەبووە 15 ملیۆن، ئێستا بە شێوەیە گۆڕانکاری لەسەر داکردیە کە لە وزارەتی ناوخۆ بچێتە سەر وزارەتی بەرگری هەر نەفەر بۆ حیمایەکی خۆی 1 ملیۆنی وەربگرێ، یعنی بەس پارەکانی حیمایەکانی خۆی 45 ملیۆن وەربگری و ناوەکان قایمەکانمان بۆ بێنە ئەو دەزانیت قایمەکانی کە تۆ دەینی فرتوفێڵی تێدایە، بەڵام چاوەکەت لێ دەگریتن کە تۆ سیاسەتێکی نەرمت هەبێت تەنازل بکەی. بۆیە پێویستە ئەم کەسەی کە مەنسەب وەردەگرێت، من ڕێزم هەیە بۆ ئەوان مەبەستی من هەموو ئەم کەسێک نییە کە مەنسەبیان هەیە، بەڵام پێویستە کە حاڵەتەکانی نەتەوەیی زیاتر گرنگی پێ بدرێت. ئەم لژنەیە پێویستە کە بە شێوەیەک بێتن دانوستاندن لەگەڵ حکوومەتی ناوەندی و لەگەڵ هەموو لایەنەکان و سیاسی حکوومەتی عێراق بکات کە پەیوەندی بە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانەوە هەیە. خاڵێکی تر بۆ پێکهێنانی حکوومەت کە حکوومەتی عێراق بە چ شێوەیەک پێک بێنرێتن، پێویستە بە شێوەیەکی تەوافقی بەحث لەسەر بێتەکردن، گفتگۆ لەسەر بێتەکردن، ناکرێتن بە شێوەیەک بێتن ئێستا لایەنێک بچیتن لەگەڵ بەغدا گفتگۆ بکاتن و مەنسەب وەربگریتن و لایەنی دی بەجێ بڵیتن، دوای لە لایەنی تر داوا بکاتن پێویستە لەگەڵ من یەک هەڵوێست بی. بەتاکید ئەم شتە ناکرێتن. ئەم شتە خۆی ئەم پێنگاوە دەبێتە هۆکاری ئەوەی کە حاڵەتی یەک هەڵوێستی دروست نەبێتن. بۆیە پێویستە کە ئەم لژنەیە بە پێی ئەم لایەنە سیاسیانەی کە دەنگی خەڵکیان بەدەستهێناوە بە شێوەیەکی تەوافقی بتوانن کە مەنسەبەکانی بەغدا لە ناو خۆیاندا دابەش بکەن، چونکە ئەگەر بەو شێوەی نەبێتن بە تاکید ئەم لژنەکە گرنگیەکی نابێت. ئێستا یەک لەوانەی کە وەکو گۆڕان باسی لەسەر دەکرد ئەوە بوو کە بەڵێ ئێوە گفتگۆتان کردووە لەگەڵ نوری مالکی ڕێک کەوتون، دەسەڵاتان وەرگرتووە، ئێستا خۆتان ناڕازی بوونە پێویستان بە دەنگی ئێمە هەیە، ئێمە دەنگەکە نادەین. واقعکە وایە حەق لەگەڵ واندا. پێویستە ئێمە لە سەرەتاوە کە پێنگاوەکانی خۆمان دادەنین بە شێوەیەک ئێمەدا بنین کە چۆن ئێمە لە حاڵەتێکی یەکگرتووی نزیک دەبینەوە. نابێت لەسەر ئەوەدا بنین بەڵێ کاتی کە ئێستا ئێمە حکوومەت پێک دەینین حەقمان لەوە نییە، بەڵام لە کاتی تر حەقمان پێدا هەیە. بەتاکید ئەم شتە دروست ناکرێتن. پێویستە بە شێوەیەکی ڕاڵیستی بیر بکەینەوە، نەک بە شێوەیەکی ئیدئالیستی. وە لە کۆتاییشدا دەتوانم بڵێم کە هەر بڕیارێکی کە ئەم لژنەیە دەردەکاتن پێویستە هەموو لایەنەکانی سیاسی هەرێمی کوردستان ڕێزی لێ بگرن، حتا ئەوەی کە دەنگشی دەناو پارلەماندانەینایە، حتا ئەوەی کە یان بچووکە یان کێمە بە هەر شێوەیەک بێتن. ئەگەر بەو شێوەی نەبێتن ئەم لژنەیە هیچ جۆرە وەزنێکی نابێتن لە گفتگۆکردن و دیپلۆماسیکردندا. و کاتی کە ئەم لژنەی تۆ کە بەرزترین لژنە یان ئەنجومەن بێتن ئەمما توانایی نەبێتن کە بەرگری لە تۆ بکاتن، بەتاکید ناتوانێتن بەرگری لە مافەکانی گەلی کورد بکاتن لە بەرامبەر حکوومەتی ناوەندیدا. و ئەگەر ئێمە سەیری واقعی عێراق بکەین، من دەتوانم بڵێم کە بە شێوەیەکی گشتی واقعی عێراق بەرەو ئەوە دەچێتن، وەکو پێشترش من بەحسم لێ کرد کە حکوومەتی ناوەندی زیاتر خۆی بەهێز بکاتن، کێشەکانی جۆرا و جۆر بۆ ئێمە دروست دەکاتن و دەیوێتن شتەکان لەسەر ئێمە فەرز بکاتن، و دەوڵەتی ئەمریکاش شتەکان بە شێوەیەکی دیفاکتۆ قبول دەکات. دەوڵەتی ئەمریکا دەڵێت دیفاع لە دموکراسی دەکەم لەناو عێراقدا، بەڵام نەک دیموکراسی کە کورد دەیوێتن، دموکراسیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کە وەکو ئەوەی ئێستا لە مسر هەیە یان لە دەوڵەتەکانی تر هەیە، لەو جۆرە دموکراسیە بەرگریت لێ دەکاتن، نەک لە دموکراسیەکی کە ئێوە دەتانوێتنی. تر بەپێی ئەوەی کە کات تەواو بوو منش بەحسەکانی خۆم کۆتایی پێدەینم. زۆر سپاس بۆ ئێوە. ئێوارەتان باش.
سپاس بۆ ئەم ڕێخەرانی ئەم دانیشتنا. بێگومان وامان لێکە هەمومان بیر بکەینەوە لە مەسەلەیەک یا لە چەند مەسەلەیەک بۆ دوڕۆژ ئەم شوێنانە شوێنی گرنگن کە پێویستە کە خەڵکانی پسپۆر لەو مەجارانە کۆلتنەوە. ئێمە سپاسیش بۆ جەنابی دکتۆر ساڵح کە ڕوونکردنەوەی زۆریدا لەسەر ئەم هەیئەتەی کە بەتەمان بەلەستەوەی دروست بێت. عێراق بۆ بە دەوڵەتێکی اتحادی ئێستا بەپێی دەستوور. من ئەمەوێت لە ڕووی قانونیەوە هەندێ ملاحەزات خەمە پێش شاوی جەنابتان کە عێراق دەوڵەتێکی اتحادیە ئێستا و ئەم سیستەمە هەڵبژێراوە بە اختیاری. من پێم خۆشە پێکهاتەکانی عێراق و هەموو هەرێمەکانیش لەسەر ئەساسی مەبدەئی نێتپاکی و لێک تێگەیشتن بەردەوام بێ ئەم وڵاتە. لە کاتێک دەستوور ئەم سیستەمەی بۆ دیاری کردوین دەبێت بزانین هەرێمی کوردستان موقعی قانونی هەرێمی کوردستان لە دەستوور چییە؟ سەلاحیات و تواناکانی لە ناو دەستورە و دەوڵەتی اتحادی چییە؟ ئێمە ئەرکومافمان چییە؟ ئەوان ئەرکومافیان چییە؟ ئەمانە گرنگن. لە کۆتاییە ئەو بناوی نانێم شار بەس ناوی دەنێم ململانێ. ئەو ململانیانەی کە دروست دەبێت لە وڵات دەبێت بچێتە چوارچێوەیەکی قانونیەوە. با بزانین ئێمە چۆن ئەتوانین بیر بکەینەوە لە دەستکەوتی قانونی کە دوجار لە دەوڵەتێکی نظامیە، لە دەوڵەتێکی دیموکراسیە، لە دەوڵەتێکی کە ببێتە دەوڵەتی مؤسساتی ڕاستەقینە، لە ئەخیرا حەکەمەکە هەر دەبێ قانون بێت. ئێمەش کە ئێستا بەرەو ئەوە ئاچین و من وای فەرز دەکەم کە ئەگەر عێراق بێ بە دەوڵەتێکی مؤسساتی، چکە ئێستا بە بۆچوونی من عێراق نەبووتە دەوڵەتێکی مؤسساتی، واکە جێگەی بایەخ و جێگەی متمانەی هەموو پێکهاتەکان بێ بەو مانایی کە لە دەستورەکان نووسراوەتەوە. بزانین لە ناو دەستورە چیمان هەیە و مەبەستم ئەگەر ڕەبتی کەینەوە دوایی بەم لیژنەیە ئەنجا لیژنەی ناو بنین یا دەستەی ناو بنین هەیئەی ناو بنین کە بەپێی قانون لە دروست ببێت بۆ ڕەنگە لە واجهە بێت ئەو ئەینا حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی عین هەردوو دەسەڵاتەکەی کە هەیە لێرە بەقەدەر ئەوەندەی کە لە بەرپرسە لە ئیدارەی هەرێمەکە بەقەدەر ئەوەنەش بەرپرسە لەوەی کە چۆن مافەکانی کوردستان بەرامبەر دەوڵەتی اتحادی داوا کات. ئێمە چەند دەقێکمان هەیە لە دەستور و چەند دەقێکیشمان هەیە کە لای خۆمانەوە دەرچووە، لە پەرلەمانی کوردستان دەرچووە. دەبێ چاومان لەمانە بێت لە کاتێکە کە قسە ئەکەین لەسەر دانانی ئەو هەیئەتەش بزانین موقعی هەیئەتەکە لە ڕووی دەستوری و قانونیەوە لەکوێ بێت و سەلاحیات و ئەو پێکهاتەکانیشی کە جەنابی دکتۆر باسی کرد ئەوە ڕەنگە قسەی زیاتر هەڵبگرێت کە ئەوە بەقەدەر یان شوێنی ڕەنگە لێرە زۆر وەختەکە کەمتر بێت لەوەی کە قسەی لەسەر بکرێت. ئێمە ئەگەر بگەڕێینەوە بۆ ئەو دەستوری عێراق کۆمەڵێ مادەی زۆر باشی تایە کە لە قازانجی هەرێمی کوردستان هەندێ مادەشی تایە زۆر مەتاقیە کە ممکنە پێویستی بە لێکدانەوە هەیە. ئەلەم نقطەیە کە پێویستی بە لێکدانەوە هەیە کوردستان و هەرێمی کوردستان دەبێ ئاگای لە محکەمەی اتحادی بێت، دادگای باڵای فیدراڵ. ئەم محکەمەیە
لە سەرجەم لە ئەخیرە ئەو کێشانەی کەوا دروست دەبێت بۆ لێکدانەوەی دەقە دەستوریەکان قەراری فاصل لای ئەوە بێت. من نازانم هەرێمی کوردستان ڕەنگە بەقەدەر ئەو لیژنەیە کە لیژنەی ئەتر ناوێنێ هەیەی مفاوەزات ڕەنگە ئەو ناوەی ناو بنیت، چونکە ممکنە هەیەتی مفاوەزات بێ ئەمەی کەوا ئێستا بەدەستەوەی و قسەی لەسەرەکرێت. بەڵام ئەم هەیئەتە بێتر ئەوە بەردەوامە یا وەقتیە بێ لیژنەکە چۆن نییە، تەمان لە هەموو حاڵەتێکا دەبێت بکرێتە چارچەوەیکی قانونیەوە. بەڵام ئەوەی کە گرنگە ئێستا بەنسبەت کوردستانەوە چونکە حتا ئەو هەیئەتەش کەوا دروست دەبێت لە ئەخیرا کە ئەچنە ناو ململانی قانونیەکانەوە ئەگەر وەکو ئیفترازێکن کە دەوڵەتی دەستوری بێت و دەوڵەتێکی قانونی استقرار بکات لەسەر ئەوە کە من بۆ خۆم تۆزێک یعنی متشائمم بەرامبەری بەچی بەوەی کە ئێستا دەسەڵاتی تەنفیزی لە عێراق و بەتایبەتی سەرۆکی بەڕێز سەرۆک وەزیرانی ئێستا دژایەتی دروستبوونی ئەقالیمەکات. ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ڕەنگە ڕوبەڕووی یا مەترسی بێ بەرامبەر نظامی فیدرالی لە عێراقا. بۆچی ئەم دژایەتی کردنە بەرامبەر دروستبوونی ئەقالیم؟ خۆ ئەگەر ئەقالیمیش دروست نەبێت ئێمە ناتوانین بڵێن دانی کامل بوون و بەرەوچوونی دەوڵەتی ئیتیحادی ئەوەش تۆزێک یعنی مەسەلەیە کە مامۆستا دەستوریەکان باشتر لەوە تێگەن، ڕەنگە ئەوەش ئاستەنگەیەکی گەورە بێ لە بەردەستە. ئێستا هەرێمی کوردستان دەوری چییە لە مؤسساتی ئیتیحادیە، موقعیشی لەکوێ؟ یەکێک لە مشکلەکانی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە تا ئێستا مەجلیسی ئیتیحادیش داننراوە. مەجلیسی ئیتیحاد ئەمەش کە پێویستە لە ئەو لیژنەیە کە دروست دەبێت یا ئەو هەیئەتە یا ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەو پایە گرنگەی کە پێی بڵێن دەوڵەتێکی ئیتیحادی و ئەوەی کە مشارەکەکردنی هەرێمەکان لە تەشریعە مشارەکەکردنەکە کافی نییە بە تەنها مەجلیسی نواب، ئەو ئەندامانەی کە لەوێن کافی نییە. ئەگەر ظروفی سیاسی نەبێت و مەسئلەی ئیتیفاقات نەبێت، چونکە لە ڕاستیە هەتا ئێستا من بڕوام بەوە نییە مەجلیسی نوابی عێراقیش مەجلیسێکی سربەخۆیەوە بە دەرەوە خاوەن ڕەئی خۆیەتی. ئەوەی کە ئەگوزارێ ئەکید لە دەرەوەی مەجلیسەکە گوزراوە و بەدەلیلیش بەپێی دەستورەکە نەیانتوانی کۆ ببنەوە نەیانتوانی حکوومەتیش بەرهەم بێنن هەتاوەکو لە ئیتیفاقی ئەربیل بە پێی ئەو ئیتیفاقە سیاسیانەی کاکرێت کە بە تەوافقیش ناوێ بن. من لە کلمەی تەوافقم پێ غەڵەتە نازانم ێواڵێن، چکە هەمووی کلمەی تەوافق بەکارهێنێت لە عێراق ئێستا. تەوافق اتفاق ڕاست ینی بڵێن ئیرادەکان یەکەگرن، بەڵام تەوافق کە زۆر بەکار دێت تەوافق یعنی توارد الخواطر یعنی ئێمە ڕێک نەکەوتوین بەڵام وا ڕێکەوتووە، ئێمە بڕیارمان نەداوە ڕێ بکەین بەس وا ڕێکەوتووە. مهم لەو مادانەی کە لە دەستوری عێراقا ئێستا هەیە ئەمە کێشەیەکە، ینی دەبێت بیری لێ بکرێتەوە کە مەجلیسی ئیتیحاد دەبێت دابمەزرێت، چکە ئەوە لە تەشریعە بەشداری دەکات کە نوێنەری ئەقلیمەکانە و نوێنەری ئەقلیمەکانیش دەبێ مساوی بن و ڕەنگیان هەیە و تەشریعەکەش کامل نابێ ئەگەر بێت و ئەم مەجلیسە و نازانم بۆچی هەتا ئێستا ئەو خەرقە دەستوریێت ڕەنگە خەرقێکی دەستوریش بێت. پاشان مادەی 140مان هەیە. مادەی 140 اعترافی بە هەموو قانونەکانی هەرێمی کوردستان کردووە. ئەمە مادەیەکی گرنگە. مادەیەکی و اعترافیش کراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بە واقعی کە هەیە، بەڵام خەتوورەتێک هەیە ئەگەر ملاحەزە بکەن جەنابتان، ئەگەر بچینەوە بۆ قانونی ئیدارەی دەوڵەت، دوو مادەی قانونی لە قانونی ئیدارەی دەوڵەت نقل بووە بۆ دەستور. مادەی 53 فقرە ئەلیف ئەگەر ملاحەزە بکەن، ئەگەر ینی قانونی ئیدارەی دەوڵەت هەمووی ئیلغا بووەتەوە دوو مادە نەبێت. فقرەی ئەلف لە مادەی 53 و ئەزانم ئەو فقرەیە بریتیە لە دەسەڵاتی هەرێمی کوردستان تا 19/3/2003. ئەگەر ملاحەزە بکەن نازانم چۆن لەو کاتا ئەمە لەو کاتی یعنی ناخۆشی و تەنگەژەیە و هینا بیر لەوە کراوەتەوە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە ئیقراری پێکراوە
هەتا ئەو کاتانەی کە 2023 ئەگەر بشگەڕێتەوە بۆ 2023 بزانن دەسەڵاتی هەرێمی کوردستان چەندێک بووە تا چەم چەماڵە هەتا کەلار و کفری و ئازانم لەم لێرەشەوە چەند جێگایەکی ترە ئەگەر ملاحەزە بکەیت تقریبا هەر منطقە حکومە زاتیەکەی جارانە کە وەختی خۆی منطقەی حکومی زاتیەکەی کە حکومەتی عێراقی پێش و ئاعترافی پێکرده بوو ئەمە نقل بۆ ئێرە ئەلێرە دەستور ینی ئەگەر بێتە سەر ئەو لیژنەیە کە مفاوەزا دەکات ئەمەش مشکلەیەکە کە تۆ دەیت لەسەر زەوئی نەسە دەستوریەکان کە مناقەشەکەیت باشە ئێمە دوو قانونمان هەیە لە هەرێمی کوردستان دەرچووە یەکیان قانونی هەژدەیە هی ساڵی 1992 قانونی هەژدەی ساڵ 1992 بڕیاری داوە بە گەڕانەوەی هەموو یەکە ئیداریەکان لە ساڵی 61ەوە کە پچڕێنراوە لە 11 ئەیلولی ساڵی 61ەوە پچڕێنراوە ئەم ئەگەڕێتەوە دقیقە هاتووە ئەڵێ ئەگەڕێتەوە لە ڕاستیە نێشی وتووە ئەڵێ تعاد كافة الوحدات الإدارية الملغاة في إقليم كردستان بۆیە ئشارەت بەمە ئەدام بێگومان ئەگەر ئەو دەستەی کە دروست دەبێت ڕەنگە لە سێ مەحوەری سەرەکیە قسەکانی بۆ چەند ساڵێکی تر هەر بەردەوام بێت یەکێک لەوانە مەسئلەی خاکە مەسئلەی ناوچەکانە یەکیشیان مەسئلەی ئابووریە و ئەوی تریشیان مەسئلەی پێشمەرگەیە ڕەنگە ئەم سێ تەوەرە گرنگە جەوهەری ئەو کارانە بێکە لە مستەقبەلە ئەو هەیئەتە پێی هەڵەسێت باتیبار ئەم هەیئەتە کە دروست دەبێت ئەم هەیئەتێکی هەرێمیە خاصە بە هەموو هەرێمی کوردستان لە بەرامبەر حکوومەتی ئیتیحادیە لێرە هەموو کێشەکانی ناو کوردستان خۆی بەلاوانێت و ئەو حقوقانەی کە حقوقی زۆری نەوکەمینە نامێنێ حقوقا بە شێوەیەکی متەساوی بۆ هەموو فەردەکانی هەرێمی کوردستان بە هەموو پێکاتە و حیزبەکانیانەوە ئەڵێ تعاد كافة الوحدات الإدارية الملغاة في إقليم كردستان من قبل الحكومة المركزية بعد تاريخ 11/9/1961 وبحدودها النافذة آنذاك على مجلس الوزراء تنفيذ هذا القرار أما لكاتي خويا أم قرارا جرينجا ليرا حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم قانونە دەرچووە مادەی 140 ئیقراری کردووە بە هەموو ئەو قانونانەی کە لە کوردستان دەرچووە من نازانم لە کاتی مناقەشەکردنی مادەی 140 طبعا لیژنەیە کێیە بۆ مادەی 140 ئەو لیژنەیە کاتی خۆی ئەمەیان تەرح کردووە یان تەرحیان نەکردووە لە کاتی قسە کوتوێژەکانە ئەو ناحیانەش کە هەمووی بە بڕیارە گەڕاوەتەوە ئەو قەرارە کە ئەڵێ هەمووی ئاعتراف پێکرێ ئیدەن ئەمە شەر معتەرەفە قەرارێکی تر هەیە بەڵام لێرە لە مەسەلەی پەرلەمانی کوردستان قەراری ژمارەیەکی ساڵی 2005 مەرجعی سیاسی و مەرجعی دەستوری بۆ هەموو کێشە مەسیریەکانی خەڵکی کوردستان پەرلەمانی کوردستانە ئەگەر ملاحەزە بکەن چەند فەقەرەیە کە ئەو قانونە یا قەرارە کاک فرسەت قراری ڕقمیەکە بەڵام لە چەند مادەیەک پێک هاتووە ئەلێرە هەرێمی کوردستانی پەرلەمانی هەرێمی کوردستانی داناوە بۆ ئەوەی لتحديد العلاقة الدستورية مع سلطات جمهورية العراق الاتحادية لەلایەک لە مادەی 2 ئەڵێ ئێمە تەمەسوکەکەین بەو مکتەسەباتانەی کە لە ئیدارەی دەوڵەت هاتووە بە تایبەتی ئەڵێ مادەی 58 باشە لە مادەی 58 باس لو حالتانا كهموتان جنابتان زانن چونکە مادەی 140 فقط ئیلزامکردنی جهتی تەنفیزیە بەوەی کە مادەی 48 نە مادەی 140 خۆی موضوعی نییە عیبابەت نییە لە خۆیان بەڵکو جێبەجێکردنی ئەو ناوەڕۆکی مادەی 58 کە لە قانون ئیدارەی دەوڵەتەوە هاتووە ئەمان لێرە تاکیدیان لێکردووە بمعنى قانونی ئەو مادەی کە 140 ئیقراری بەمەش کردووە جارێکی تر ئەمە دووشتن کە لە کاتی مناقشاتە لە صالحی هەرێمی کوردستانە مادەی چکەمان هەیە مادەی 121 لەوێ لە مادەی 121 شا مەجموعەیەک ئەو صلاحیەتە تەشریعیانەکەی داوا ئێستا و دەستوریش دابندێت و تاکید لەسەر دەستوریش دەکرێت دەستور و هەموو ئەو دەسەڵاتەکانی تریش کە هەیە بەمەرجێک لەگەڵ دەستوری عێراق
ناکۆک نەبێت. مادەی 121 حەقی تعدیلی داوە، حەقی تعدیلی قانونی داوە. ڕاستە ڕەکی کە مادەی 121 ئەو فەقرەیەی کە حەقی تعدیلی ئەو قانونانەی داوە. تعدیلی قانون تعدیل تطبیقی نووسی و تعدیل تطبیق بەڕاستی نازانم ئەوانەی کە عەرەبیە زانن زۆر باشە زانن تعدیلی تطبیق یعنی شتێکی تطبیق مەلموسە، شتێکی مەلموسە جێبەجێکردنە. بەس تعدیل دقەکەیە تۆ جێبەجێ ئەیگۆڕیت. بەس تعدیلی تطبیق من هەرچەنەکەم خۆم تەسەووری ناکەم چۆن تعدیلی تطبیق بکەم، چۆن ئەم کورسیە لێرە لابەم، گۆڕینی کورسی لابردنەکە چۆنی لابەرم لە ڕووی ئالیەتی هینەکەوە. ئەبێ تعدیلی قانونەکە بێت. ڕاستە لە کاتێکا کە تەعارضی هەبێت لەگەڵ ئەو قانونەی کە هەیە لەگەڵمانە حتمما نەبێ والێکی بیتەوە کە مەبەستی تعدیلی قانونەکەیە یا ڕاگررتنیەتی ئینفازەکەی ڕابگرێ. ئەگەر ئیقاف بێ باشتر نەبوو نەتعدیل ئیقاف. بەڵێ بەس ڕاستە فەرمیکەواتە ئیقافەکە ڕاستتر بوو. أما التعديل أنا بكارنا يعني إيقاف راسته إيقاف يكيب بمرجع قال لك كاتك تعارض هبي لقال أو دقانيك لكردستان طبعا تو دبي قانونك هبي ليرة إن جالوش قانونك درجة كتعارض لكن أو كاتا أما نقطة كتيرة كلا دقة دستورية كان إما مشكلة دينا وسرتشي دينا وسر ئەو کێشانەی کە ڕوبەڕووی کوردستانە بێتەوە نابێ قانونێک دەرچێت لەگەڵ مەبادیئی دیموقراتیەتە بەپێی دەستورەکە تەعارضی هەبێت. مشکلە لێرە تەفسیری مەبدەئی دیموقراتیەتە. هەندێک جار لێرە لە دەستورەکەی عەتیدە ئیقراری بە عێراق کردووە کە دەوڵەتێکە متعدد القوميات والأديان والمذاهب وأمانة أم تعددا إذن خوي قابلی ئەوەیە کەوا من ببوچوونی خۆم من دیموقراتیەتی لیبرالی مەوێت تۆ دیموقراتیەتی مارکسی دەوێت یەکیشکە دیموقراتیەتی اجتماعی ئەوێت کامیان نەوێت مع ثوابت الديمقراطية. ثوابت الديمقراطيەش دووبارە ئەگەڕێمەوە بۆ ئەهەمیەتی محکەمەی ئیتیحادی لەوێ حەسمە بێتەوە. ئیذەن ئەو یعنی لە ئەو ڕوانەی کە من ئێستا مەبەستم بوو ئەم کێشانەی کە دروست دەبێت دووبارە تاکید یەکەمەوە کە ئەبێ لەسەر مەبدەئی حوسنی نییە لەگەڵ حکوومەتی ئیتیحادا تەعامل بکەین و ئەو کێشانەی کە دروست دەبێت لە چوارچێوەی ئەم دەقە دەستوریانە ئێمە کۆمەڵێ دەقی دەستوری هەیە کە پشتگیریمانەکات لەوەی کە ئەگەر سبەینێ ئەو هەیئەتەی کە دروست دەبێت لە دوا ڕۆژ دەچێتە ناو مفاوەزاتەوە ئەوە ئەو پێ ئەبێ ئاگاداری ئەم دەقە دەستوریانە بێەوە ئەو مستەشارانەشی کەوە جەنابی دکتۆر ساڵح باسی کرد حتمما ئەمانن کە ئەو لایەنانیان بۆ ڕوونەکەنەوە. ئەوەی کە گرنگە لە ئەخیر من نامەوێت زیاتر سەرتان بێشێنم مادەی 107 و مادەی 120. مادەی 107 كردستان بإقليمك اتحادي ناو براو مادة 107 كإقليمك اتحادية وصلاحيات كان شيء هي بمبيا إما چۆن دەتوانین پێگەی هەرێمی کوردستان ئابووری سیاسی دیبلۆماسی تەشریعی چۆن لەگەڵ حکوومەتی ناوەندە بەڵانسێکی دەستوری قانونی ئەم ماپانە بچەسپێندێت و چۆنی ڕابگرین و چۆنی احتیفاظی پێ بکەین و دەوری کورد لە دوا ڕۆژدا لە مەسەلەی دەوری هەرێم لە دوا ڕۆژدا لەسەر لە مەسەلەی گۆڕینی دەستور ئەمەش
نقطەیەکی گرنگە کە دەبێت لە بەرچاو بگیرێت ئایا ئەم دەقانەی کە ئێستا هەیە بەشێکی لە قازانجی هەرێمی کوردستانە و بەشێکیشی کە دەگەڕێنەوە بۆ مەسەلەی مەتاڵیەتی مادەکان و تەفسیر بۆ نمونە مەسەلەی نەوت کە ئێستا یەکێکە لەو بابەتە گرنگانەی کە بۆتە کێشەیەک لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتە چۆن لێک دەدرێتەوە مادەی 110 و مادەی 109 ئەم بیرانەی کە ئێستا هەیە چۆن تەعاملی لەگەڵەکرێەوە ئەو عقودانەی کە ئەکرێت چۆن تەعاملی لەگەڵەکرێ ئەمانە هەمووی لە ئەنجامە دەبێ ئەو لیژنەیە بە نەزەری ئەتیباروەری بگرێت و لێکدانەوەیەکی منطقیانەی و باش بۆ ئەوەی کە ئەو دەقانە لە قازانجی هەرێمی کوردستان بێ و سوپاسدانەکەم.